دیوانی چاودێری دارایی عێراق وردبینی لە لیستی موچەی فەرمانبەرانی هەرێم دەست پێ کرد و وەزیرێکی عێراقیش دڵنیایی دەدات بەغدا موچەی خانە نشینان زیاد دەکات و وەزیری دارایی هەرێمیش بەڵێنێک بە خانە نشینانی هەرێم دەدات. هەوڵی دەرکردنی یاسایەک لە کۆنگرێس پەیوەندیەکانی ئەمریکا و عێراق بەرەو گرژی دەبات. سڵاوتان نێبێ لە ستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. دوای گەیشتنی ئەو لیستەی کە دوێنێ وەزارەتی دارایی هەرێم بە مەبەستی دابینکردنی موچەی مانگی 6 ڕەوانەی بەغدای کرد، ئەمڕۆ دیوانی چاودێری دارایی عێراق دەستی کردووە بە وردبینیکردن لە لیستەکە و پێدەچێ وردبینیەکە کاتێکی زۆری نەوێت دواتریش موچەکە بنێرێت. جێی باسا هەر ئەمڕۆ خالی شوانی وەزیری دادی عێراق ڕایگەیاند هیچ کێشەیەکی سیاسی و یاسایی لە موچەدانیە و ئەوەی هەیە لە پارەدارکردنی دارایی بۆ موچەی هێزەمنیەکان قابلی چارەسەرکردنە و پەیوەندیدارە بە چۆنیەتی ناردنی لیستەکانیان و ئەوەش قابلی چارەسەرە. خالید شوانی جەختی لەوەش کردەوە بە گوێرەی ڕێکەوتنەکان و بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراق و بڕیارەکانی حکوومەتی عێراق هیچ کێشەیەک نییە لە پارەدارکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و ئەوەی هەیە هەندێک کێشە و تێبینیە لە لیستەکان و ناوەکان لە چۆنیەتی پارەدارکردنی هێزەمنیەکان و ئەوەش قابلی چارەسەرکردنە و لێک تێگەیشتن هەیە لەسەر ئاستی باڵا. نەجم حەقابی وتەبێژی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی عێراق بە ڕۆژنامەیە سەباحی ڕاگەیاند زیادکردنی موچەی خانە نشینان لە مانگی تەمووزی ئەم ساڵ جێبەجێ دەکرێت. موچەی هەر خانە نشینێکش 150,000 دینار زیاد دەکات. نابراوتیشی بەرزترین موچەی خانە نشینی کرێکاری دەبێتە 700,000 دینار واتە کەمترین موچەش لە 350,000 دینارەوە بۆ 500,000 دینار بەرز دەکرێتەوە. هەر کەسێکیش موچەکەی 700,000 دینار بێت زیادکردنی موچە نایگرێتەوە. ئەوە لە کاتێکدا دوێنێ سەرۆکی یەکێتی خانە نشینان لە سلێمانی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی داڕایانگەیاند کەوا ئاوات شێخ جەناب وەزیری دارایی هەرێم بەڵێنی داوا لە کۆبوونەوەی ئەو هەفتەیەی ئەنجومەنی وەزیران تاوتوێی بابەتی هاوتاکردنی موچەی خانە نشینانی هەرێم لەگەڵ بەغدا بکات. پرۆژە یاسایەک لە کۆنگرێسی ئەمریکا ئامادە کراوە کە تیایدا ژمارەیەک بەرپرسی باڵای عێراق تێیدا سزا دەدرێن بە پاساوی بوونی پەیوەندیان لەگەڵ ئێران. ئەم پرۆژە یاسایەش بەشێک لەلایەنەکانی عێراق بە تایبەت چوارچێوەی هەماهەنگی تووڕە کردووە. ڕۆژنامە ئەمریکیەکان نەزاری مایک واڵتس پەرلەمانتاری کۆماریەکان و ئەندامی هێزە چەکدارەکان و کاروباری دەرەوە بڵاویان کردوتەوە کە فایق زێدان سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری عێراقی تێدایە لەبەر ئەوەی کار بۆ بەرژەوەندیەکانی ئێران دەکات. بە گوێرەی راپۆرتی ڕۆژنامە ئەمریکیەکان ئەگەر فایق زێدان بخرێتە لیستی سزادراوەکانی ئەمریکاوە هیچ بڕیارێکی دادگای فیدراڵی کەواژۆی ئەوی لەسەر بێت کاری پێناکرێت و هەموو هاوکاریەکانی ئەمریکاش بۆ ئەو دامەزراوەیە ڕادەژیرێت. ستاندەر میزمان پێشکەشکردن شاد و تام.